وای بینی لەوێ ئەو قەبرەش بانگەکەن لێ پارێنەوە تووشی دوعا بن شیرکی دوعا بن ئیتر داوای ڕزقی لێەکەن داوای زەواجی لێەکەن داوای با بڵێن چاکبوونەوەی نەخۆشی لێەکەن هەیانە داوای لەدبوونی خەڵکی لێەکە ئەڵێ شێخ فڵان ئەو فڵانە کەسم بۆ لە توپەتکە وای لێکە وای لێکە هەیانە داوای لێکە شێخ فڵان فڵانە کەس ژنەکەی لێکجیا کاتەوە هەیانە داوایان لێکە فڵانە کەس کوڕەکەی بخاتەوە ئیترمە شێخ بوو بە سەرۆکی مافیا لە قەبرەکەیە چکە بێم شتانە بکە فڵان لەدلت کاو فیسار لە ژنەکەی جیا کاتەوە فڵانی کەش کوڕەکەی پارچە پارچی کاو نازانم بە گژیا بشێتەوە ئێوە کەی ئەو شێخەوە سەرۆکی مافیا ئەم شتانی لێ داواکەن یعنی ئەمە هەمووی ڕوویاوە من خۆیان بۆیان گێڕامەتە دروستە و دوعا ئێوە شیرکە هیچەوە بڕاوەتەوە شیرکە تۆ کە بۆڵێ بەس خۆ تۆ کابرا داماوەژە ئەگەر پیاوچاکیش بێت تۆ کردو مافیا لە پیاوچاک دەری کردو وایان ئەوە حاڵی ئەو خەڵکێ بۆیە یەکەم مەظاهیر کە ئەیبینین بە زۆری شیرکی دوعایە لەناو خەڵکەکە ئەمە یەکەم